ئەمە چییە کاک زەمی لەمەت کڕیوە؟ ئارە وەڵام ئەسمەم کڕی دەی پیرۆزە ئەمە ئەو بەچەند کڕیت؟ وەڵا بە $100 کوڕە بابەس لە گێلە چین کاک زەمین؟ کوورە نە بەخوا بە $100 کڕێم بۆ بڕوانە $100 ئارە وەڵا کوورە کاک جەمیل بەس بە $100 ناتوانین سواربی دە بەسەری ئێوە $100 پێیە کوورە وەڵا غەڵەتی کاکە و بای بیسی وەرەقەیە کوورە بای هەرچەرێک ئێوە بۆ بڕوانەکە ئەڵێم وەڵا $100 پێیەوە لە کێ کڕی؟ لە جەبارە گێژ جەبارەگەش خۆمان؟ ماڵتان بە قوڕنە ئیشتان نەبوو؟ نەخێر دەیخوا حافیز چاو بڕۆ بەخسەشی ناگە کە تۆ بەخسە ناکە ئەسڵ بۆ کڕی بە قسەم ناکە وەڵێ والله ئەقلم تەقلیم ناکە هەنیشتووە نابێت عەقڵم تەسەوڕی منە باوڕێ ئیش دەبۆ من خەر دەبیت شەر دەبیت کاک جەبارە گەشتۆنی سوانی جەبار کوری احترامی خۆت بگرە ئەوە بە شێ دەرێکێش ئەوە خەریکی چیت وەڵا ئەو دەرکەیە ئەسب لە قەیدێدا خەریکم چای دەکەمەوە خۆ بێبێ دەرگە نابیتن کام ئەسپە ئەو ئەسپێکی هاتە بە $100 هەی بێ ئەقڵ کورە تۆ تەواوی کورە تۆ عەقڵت هەیە تۆ گێژیت کورە قسەی جوام کرد ئەنگۆ ئاگاتان لەبەردەوتان نەس دەرن دێ دۆلکە و بەرداغن بە دیکەتینە کورە تۆ ئەگەر یەک تۆستەوە بیتە چۆن ئەسپێکی ئاوا نازدار ئەی بە $100 بەس دای $100 ئەحینێنێت ئەو بایسی وەرەقەیە لە بازار کورەوە ئیشێنگۆنی کاکە ئەنگۆ سەرتان لە ئیشێ من دەرناستن ئەگەر ئەنگۆ بە سەلام و عەلەیکە چی لە من بگەن لە جەبارێ بگەن یعنی من هیچم نەکردی ئێدە فەرموو جەنابە ئەقڵ بۆ ئێمە تێمەگەێنە ئێمە گێژین کورە بابە ئەسپەکە شەر بشەر ئەنگۆ لۆ تێناگەن لە ڕای خوای زەهری مال گەرمیانیان گوێستانی وەشل و ملخان ومانی نازانم چیان بۆ کردم بەدلی کوردیەوە جوانی چەتی و جوانە بەخوا ئەسپێکی نازدارم کڕی شاهی نەخۆشبان کاک جەمی شۆری ئەرێ بابە من هەر بۆ ڕاکەم تۆقە لەگەڵی واکەم ئەسپەتان زیڕە پێ کرد وازە تەوقە ئەسم بێنە چییە؟ ئەرێکەوە کاکە نە تۆ تەواوینە ئەو تەواوە چێ ئەو کێیە؟ کاکە جەبار ئەمە ئێستا بۆیە بە $100 کڕیتە بۆمان دەرکە بووە هەرزانە بوو ئەزای چێتی؟ ئێ؟ ئەسپەکە شەلە هەرەوە نەبوو وەرە بابە ئەو لە ئێوە بێعەقڵترە چۆن؟ ئێخۆزان سەبەبی شەلێکەی چی بوو؟ چی بوو؟ بزمارێکی تیا بوو قاچیم بەرز کردەوە بە پلایزی ڕام کێشا هاتە دەرەوە ماوەیەک کە خۆی وردەوە دە چاگە بێتەوە ئەژینا بەس قسەم بۆ کردن ڕیان کرد وەرە دەهێڵە دەبنە ئەو جارستان دێ فەرموو کورە بابە ئەوە ناشەلی بزمارت بوو بە پێیە هەر ئەو بزماری کە بە پێیا بوو دەری بێنی دو یەک هەفتە ئەسپەکە عیبی نامێنێ وەڵی پێکەنم بە عەقلی وەردووکتان دێتە بۆ شانی ئەوەی ئێستا لە عەریتی پێکەنە بە زماندی بە تااقەتم نییە ێ بۆ کورە بابە کەسی کاچی ئەو بزمارە ئەم بەخۆم لێمدا بوو لۆی کابرا هەز نەکاو ئەسپە شەلە وا بزانانی خەتای بزمارەکەیە ئەگە ناو ئەسپە لە زگ ماکەوە شەلەیە ئەرێ بابە من هەر بۆ ڕاگەم تەوقە لەگەڵی ئەو کە مەمەڵی جەژنە شەکراو خواردنەوەیە ئەوە چیتانە ئیش و کارتان نییە؟ کاک جەمیل چۆنی باشم مەجال بە 5 دقە پێ بکەنم بۆ ئەو کەسنەی کە بەسەر تۆیە هاتووە برانە ڕۆڵ کەتێکی تەواو نیەوە؟ کەتنی ئەسپەکە و چیەوە ئەسب ڕێک و پێگەها بۆ خۆی ئەلەوە ڕێ پێ بڵم نیێنی ئەو شەلەی چی بوو؟ ئادەی فەرموو ئەوە کاکە جەبارم ئەو بزماری بانقەس کرد بە قاچی و ئەسپەیە هەتا تۆ نیێنی شەلیەکەی نەزانی ئەگینە لە زگماکیەوە خۆش شەلە یا ڕەب العالەمین خوایە بە قوربانی بەشم تۆم هەموو جێژە بۆ دروست کردووە؟ ێ بۆ وەرە بابە ئێوە لەو جێشترن ئێ بۆ؟ خۆ من ئەزانم ئەو بزمارە خۆی بەدەستی خۆی تێی کردووە ئێ قچی قیروسیا لا بم و فرێم بۆ معلوماتان ئەو $100 کەیامە بەو ئەسپە $100 تەزویرە داینێ تۆ داینی هەیە توانی دەزانیم هەرێک وەزاکەی هاڵگرت حەچا یەکسەر بۆ وەرە وە ئاگدارە لەم گوندە لە ئێمە ساختەریتیان نییە لە ئێوە ساختریتیان نییە ماشەڵڵا ماشەڵڵا کە ساغن داینێ تۆ داینی هەیە توانی